ئێوە نایەن هاتوچۆی مزگەوت و چۆنە؟ لەخوا بەزیاوێ شەو بیدرکا نوێژەکەم ئەو ساخە و ئیتر بەیانیش فەریا کەوتم ئەیکەمیتر زۆرەکەم زوو بڕۆم زۆرەکەم و درەنگی بڕۆم وریا کەوتم کەمەکەم ینی زۆربەی کاتەکان و بە نوێژ دەبێتە سەر ئەرە وەڵا ئەی ڕۆژ و چۆنی ڕۆژم لەخوا بەزیاوێ ئەوەشەی ئاوزیاومە دووشەمە و پێنجشەمە نەفەوتانی ئەی یانەی ڕەمەزانی هەموو ڕەمەزانە بە ڕۆژۆ ئەوە هیچ شەشرانم وتیە نۆمینەی حاجیانم وتیە دووشەمە و پێشەمە وتیە ڕەمەزانی لێم نەخواردیە پێنج فەرزەش لە مزگەوتی بەڵێ بانگیشە فەرمی وایە ئەرە وەڵا ئەی هەست و چۆنە ینی تا چەند دڵخۆشی کە ئیسەر لەخوا بەزیایە ئەقلم باشە و تێک نەچووە و ئەقلی منارم چۆن وە ئیشەشەر ئاوام ئەی سەبارەت بەوەی کە هاتوچۆی مزگەوت و ئانە هەر خۆت بە تەنها ڕۆی ئەرە وەڵا کێشە و نیانە ئەتوانی بە تەنیا ڕۆم بیشکەوم خوا هەڵم نەسێنی کەسرم ناسی دانیشتم لە عەرزە ناتوانم کاربەیانی لە ماڵ دەچووتم خوا نەکەوم بکەوم کەردی هەڵم سێنێ نێلی بکەوم زۆر حەزێ خۆی ئێمە هەر بۆمانێنە براکانەوە وەڵای ترە خۆی چوە دوعا زۆرەکەی ئەرە وەڵا تا گیانەوە لە گیانمە دوعاکە لە دوعاکانە چیەڵێ وەڵا دووەکانێژم بەخوا جارە دایکێکم و ئەوێ ڕۆڵە یاخە تا مووسوی لە شۆک دەرنوێ نەمری ئاتەمەشای بکە هەتا مووسوی لە شۆکم دەرنوێ نامرم ئاها ئەوە ئەو دوعاوا لە خەیاڵم ئەو دوعایە بۆ کردم حەزەکەی تەمەن و درێژ بێ یانێ حەز بوو حەزەکە زیاتر بژی حەزەکەم تا دنیا خروێ نەمرم لەبەرەوە گوناحم هەیە بەشکەم خوا گوناحەکانم دەخۆ بکە ئیتر ئەیمرم هەتا خەوم قل هو الله أحد وحد شبداني بۆی هەتا شتێکم وا لێلا ئەوە نوێیتر نایکەم زۆر باشە سوپاس بەخوا ئیلا تەمەنی پیری نوێ نەخۆشیم نییە بیرەوەریە یادگاری چی بیر ماوەی سەردەمی زوو کە هەرگیز لە بیر و ناچێتەوە نەوەڵاییم ناریم شی لە بیر بێشی وە لە بیرم ماڵما لەو گەرمیانشەیمە جابداریمانەکە خێرە خوار و خێرە هەمووم لە بیرە بیرەوەری باشە سەردەمی زوو لەخوا بەزیای لەخوا بەزیای مناریم چۆن وە پیریشم ئاوایە یەک دەنەوە ئەقڵم تێک نەچووە هەیە شەلوشێتەوێ بەچی خەفەتە خۆی تا ئێستا وەڵا خەفەت ئەوەی کە هەرگیز لە بیر و ناچێتەوە خەفەت ناخۆم کوڕێکم بۆ خەزاوڵای تۆی برد ئەوە تۆزێ هێنی کرد و برایەکشم هەر هێن کوشتی سەدام کوشتی ئەوشە تۆزێ ئەقلی تێکدام بەش باش بووم لەخوا بەزیاوی الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله باپیرەم کە ناوی حاجی عەبدوڵڵا ئەحمەد حەسەنە ئێستا تەمەنی وا نزیکە بێتەوە لە سەودە کە 100 ساڵە نزیکە بێتەوە لە 110 ساڵ سپاس بخوا تەمەنەکەی زۆری تەمەنەکەی کە وای نەکردووە لە نەخۆشینە مەسەلەن لاواز بێ
لە جسمی وەدەنیا لاواز بێ لە هاتوشۆکردن بۆ مزگەوت و بۆ نوێشکردن ئەنجامدانی نوێژەکانی لاواز بێ سپاس بخوا لەم کاتانە لەم تەمەنا کە هەیەی ئەلحەمدولیلا لەشی ساغ سپاس بخوا تەندروستێکی باشی هەیە بۆ ئەنجامدانی نوێژەکانی بۆ مزگەوت ئەلحەمدولیلا کە بەردەوام نوێژەکانی لە مزگەوت تاکە ئیزافێ جیا لە نوێژەکانیشی نوێژی سنت کاتەکانی تری زۆربەی لە مزگەوتە بەسەرەبات بۆ هەروەها بەنسبەت بانگیشەوە زۆربەی بانگەکان خۆی لە مزگەوتە ئەیدات. سمع الله لمن حمده آمين Baba,